بەناوی خوای گەورەی میهرەبان. دایکان باوکان، بیر لە دنیای منداڵەکانی خۆتان مەکەنەوە، بیر لە دنیای جگەر گۆشەکانی خۆتان مەکەنەوە، بیر لەوە مەکەنەوە چەندە ماڵ و سامان بۆ دوا ڕۆژی منداڵەکانی خۆتان دابین دەکەن. بەقەد ئەوەی بیر لەوە بکەنەوە چۆن دوا ڕۆژ، چۆن خواناسی، چۆن ئیمان و عەقیدەیان لە دڵ و دەڕووندا دەڕوێنن. سەیرکەن، ئەگەر دایکان باوکان پیاوی باش بن، ژنی باش بن، خوای گەورە دوای مردنی ئێوە ڕاستەوخۆ سەرپەرشتی منداڵە بێ باوک و دایکەکان دەکا، منداڵە بێنازەکان دەکا. ئەها سەرنجتان بۆ ئەو ئایەتە ڕادەچێشم لە سوورەتی ئەلکەهف. خوا سوبحانەه وتەعالا پیا و ساڵحێک و پێغەمبەرێک، پێغەمبەر موسا سڵاوی خوای لەسەر بی، بۆ کارێکی گرنگ ڕەوانە دەکا. یەکێک لەو کارە گرنگانە بریتی بوو لەوەی کە سەرپەرشتی دوو منداڵی بێ باوشیان دەکرد. وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة وكان تحته كنز لهما وكان أبوهما صالحا. ئەو دیوارێک کە خەریک بوو دەڕووخا، ئەو دوو پیاوە باشانە دیوارەکەیان نۆژەن کردەوە لە بەرژەوەندی دوو منداڵی بێ باوک. وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة. بۆچی؟ چونکە وەکانە ئەبوهما صالحا، باوچیان دایکیان ئینسانی باش بوون. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم.